ئەگەر بە قەرزیش بی موتەی ئەم مانگە وەربگرین بۆەوەی پێش جەژن بتوانین تەوزیعی بکەین بەسەر مۆزەفینی هەرێمی کوردستان. ڕاستیەکەی پێش ئێمەش کوتلە کوردستانەکان لە بەغدایە ئەو کۆبنەوەیان کردبوو تقریبا مووقفیانی خست بوو کە ئەوە کارێکی نادەستوریە بەفعلی کارێکی نادەستوریە کارێکە دژی محکەمەی ئیتیحادیە بەڵێ دژی محکەمەی ئیتیحادیە بەعام کۆبنەوەکە کۆبنەوەیەکی ئیجابی بوو زیاتر لە 38 حزبی سیاسی تێیدا بەشداری بوو کۆبنەوەیەکی ڕاوێژکاری و بە دەرەجەیەک دواتر هەندێک کاری باش لەو کۆبنەوەی کرا ئیشەکان بە باشی بوو بە دڵی هەموو لایەک بووە ئەو تەفاهمەی هەرێمی کوردستان یعنی ئەو توندەی پێرێ و بەستر پێرێ و دوێنێ نەما بوو برادران ئەوڕۆ نەرمونیانیەک و ئیدارەدانێکی سیاسی زۆر باشە بوو من پێشم وایە ئەگەر هەرێمی کوردستان ئەوە نەهجبی لەگەڵ بەغدا هەموو کێشەکانی موچە چارەسەر دەبی